دۆزنەوە و کار و چالاکی ئەنجام بنتە. طبعاً هۆکارەکانی سەرهەڵدانی تیرۆر بەحسی ئەوێت لێکۆڕینەوەی تیا بکەی و هەوڵێەوە بدەی کە تێبگەی بۆچی تیرۆر لەم ناوچەی ئێمە بەردەوام گەشاکە. بەڵام ئەگەر بە کورتی من باسی بکەمەوەیە کە لە عێراق بەڕاستی ئێمە پێویستمان بە حێوارێکی سەریح، حێوارێکی بەننا لە نێوان پێکاتە جیاوازەکان و هێزە سیاسیەکانی عێراق هەیە بۆ بیرکردنەوە لەو کێشانەی کە لە نێوان پێکاتە جیاوازەکانی عێراق هەن، بۆ بیرکردنەوە لە شێوازی پێکەوە ژیانی داهاتووی نێوان پێکاتە جیاوازەکانی عێراق و بیرکردنەوە لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە عێراق و ناوچەکە بوونەتە هۆی سەرهەڵدانی ئەم هێزە تیرۆریستیە. من پار ساڵیش لێرە هەر دیسانەوە جەختم لەوە کردەوە، هیچ شتێک نابێوە بەدیل بۆ وتوێشکردن و لە ئەنجامی وتوێشکردن، لە ئەنجامی دانیشتن لەسەر مێزی دانوستان گفتوگۆ بکرێت سەبارەت بە کۆی کێشەکانی عێراق بە کراوەیی بەبێ ئەوەی هیچ خیارێک لەسەر تاویلەی حیوار یان مێزی گفتوگۆ لە نێوان هێزە سیاسیەکانی عێراق بە دوور نەخرێ. ئەوەی کە پێویستە کات هێڵی سوور بێ، پێویستە کات ئەوە بێت کە دەوامەی ڕژاندنی خوێنی عێراقیەکان گەلانی عێراق بوەستێنرێ. ئەمە پێویستە کات هێڵی سوور بێت، وەگەرنا هەموو خیارەکانی تر چ لە پێکەوە ژیانێکی ئاشتیانە لە چوارچێوەی کیانی جیاواز لە چوارچێوەی عێراقا یان تەنانەت پەیوەندی دراوسێتی لە نێوان پێکاتە جیاوازەکانی عێراق ئەبێت هەموو ئەمانەوە توێژی لەسەر بکرێ و بە سنگێکی کراوە و بە دیدێکی کراوە و بڕوانینە ئەمە. هەڵبەت تەنها کێشە لە عێراق بریتی نییە لە کێشەی پەیوەندی نێوان پێکاتە جیاوازەکانی عێراق کە بەداخەوە داعش هێندەی تر سنووری نێوان پێکاتەکانی تۆختر کردوێتەوە. داعش قوڵ کاریگەری لەسەر عێراق بەجێ هێڵاوە. ڕاستە چەندین کێشەی تری هەبوو عێراق، بەڵام داعش ئەم کێشانەی زیاتر قوڵ کردوێتەوە. لە هەموو ئەو کێشانەی تر کە گرنگترە پێویستە کات لە عێراق و لە هەرێمی کوردستانی شکاری لەسەر بکرێ، بریتیە لە بوونی دیموکراسیەکی زیاتر، بوونی ئایدیایەکی وازحتر بۆ پێکەوە ژیانی نێوان پێکاتەکان و هێزە سیاسیە جیاوازەکان و ڕێزگرتن لە یەکتر و بنیاتنانی دامەزراوەکان لە عێراق بەرمەبنای دەستور، بەرمەبنای یاسا، بەرمەبنای ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات. لە ڕاستیە پێویستە کات دەسەڵاتداران لە عێراق و لە هەرێمی کوردستانیش واز لە کەڵکەڵەی مەرکەزیەت بێنن، چونکە کەڵکەڵەی مەرکەزیەت عێراق و هەرێمی کوردستانی بەم دۆخەی ئەمڕۆ گەیاندووە، نەکرد تەنها عێراق بەڵکو هەرێمی کوردستانیش. یعنی کەڵکەڵەی مەرکەزیەت لە هەرێمی کوردستانیش وای کردووە ئێستا هاوڵاتیەکی خەڵکی سلێمانی یا خەڵکی دهۆک لە هەرێمی کوردستان ئاوات بخوازێ بە سەردەمی دوو ئیدارەیی کامە بەڕاستی مەترسێکی گەورەیە. بۆیە لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە هەرێمی کوردستانیش دیسانەوە پێویستمان بە دیموکراسیەکی زیاتر، بە دیموکراسیەکی گەشە کردوتر هەیە. هیچ شتێک نابێت بۆمان لێ بکات کە تەنازل یان پاشەکشە بکەین لە ئەو دیموکراسی کە چەندین ساڵ خەڵک خوێن و عەرەق و فرمێسکی لە پێناوە ڕژاندووە بەتایبەتی لە هەرێمی کوردستان. خلي أكمل هذه الفقرة. طيب باختصار لو سمحت، لأنه وعدنا الجمهور بإجابات حاسمة وسريعة كالتي تحتاجها هذه البلاد هذه الأيام. أميك من باسي كم أصلي موضوع براستي من نامەیەکی ماجستێرم لەسەر هۆکارەکانی سەرهەڵدانی تیرۆر نووسیوە و ئەزانم کێشەکان لەکوێیان، نەبوونی دیموکراسی، نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی، سەرچاوەی دروستبوونی تیرۆر و سەرچاوەی ئەو بۆشایی ئەمنیانن کە دروستە بێەوە تیرۆر لێەوە یێتە ناوەوە و ئەتوانێت کارەکانی خۆی بکات. لە ڕاستیە بۆ هەرێمی کوردستانیش ئێمە پێویستمان بە دیموکراسیەکی گەشە کردوتر هەیە. بە بیانووی بوونی مەترسی دەرەکی بە هیچ شێوەیەک نابێت دیموکراسی لە هەرێمی کوردستانە پەک بکرێت. ئەوەی کە باسە کرێت داعش لە دەرگامانەوە و لەبەر ئەوە پێویستە کات ئێمە دەست هەڵبگرین لە پرۆسەی دیموکراسیمان، بەڕاستی ئەمە هەمان ئەو بیانوویە کە ڕژێمە دیکتاتۆریەکانی ئەم ناوچەیە ئاموتەوە. من حەز ناکەم بە شێوەیەکی تەعەسوبی لێم وەربگیرێ، بەڵام چەند دەوڵەتێکی عەرەبی لە دەوروبەری ئیسرائیل هەن هەمیشە ئەم دەوڵەتە عەرەبیانە لە ماوەی ڕابردووە سەرکردەکانیان بە سەدام حوسێنیشەوە ئەیانوت مەترسی سەهیۆنیستمان لەسرە و زایۆنیست لە بەردەرگامانە، بۆیە پێویستمان بە دیموکراسی نییە. ئێستا لە کاتێکە ئیسرائیل بەرەنگاری هەموو ئەم دەوڵەتانە بووەتەوە و نەک تەنها یەک هەڵبژاردنیشی لە وڵاتەکەی خۆی دوانە خستووە، بەڵکو هەمیشە هەڵبژاردنی پێشوەختیش ئەنجامەدەن.
لە عێراق لە دوای هەڵبژاردنەکانی ئەم دواییە ئەم 2014 بەڕێز مالکی مافیەوەی هەبوو بەپێی دەستور خۆی کاندید بکاتەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران وە کوتلەی یەکەمی مەجلیسی نوابی عێراقیش بوو بەڵام گۆڕانکاری بەسەر سەرۆک وەزیرانی عێراق هات و نەک هەر ئەوەی ئەمە نەبووە هۆی لاوازبوونی عێراق لە شەڕی دژی تێرۆرستان بەڵکو لە دوای ئەو خۆتۆیەشەوە چەندین سەرکەوتن هاتەکایەوە بە کورتی بەڕێزان پێویستە کات منەمە بڵێم لەبەرەوەی پێش من ئەم قسانە کرا و من حەزم ناکرد بچینە هەندێک وردەکاریەوە بەڵام ناچارین دەست لەسەر برینەکانمان دابنین و هیوادارمەوە بەڕێزی کە هەندێک قسەشی کرد لە ماوەی ڕابردوو توانای گوێگرتنی هەبوایە بیتوانایە دابنیشە وەڵامەکانی گوێ لێبێ کێشەی ئێستای هەرێمی کوردستان بریتە لە هەوڵدان بۆ دووبارەکردنەوەی حکمی تاکە کەسی لە هەرێمی کوردستان کێشەی ئێستای هەرێمی کوردستان بریتە لەوەی سەرۆکایەتی هەرێم قەیرانی هەیە و ماوەی یاسایی تەواو بووە نەک ئێستا ماوەی یاسایی تەواو بوو کە ئێمە ڕوبەڕووی داعشە بینەوە 2013 ماوەی یاسایی تەواو بووە هەر ئەو کاتیش فشار کرا بۆ ئەوەی ماوەکەی بۆ تازە کرێتەوە لە کاتێکە نە شەڕ هەبوو نە کێشە هەبوو لە هەرێمی کوردستان کێشەی ئێمە بریتە لەوەی هەوڵی دووبارەکردنەوەی ئەو هەڵانە ئەدرێ کە خۆمان دژی جەنگاوین بالمناسبە هەرێمی کوردستان دژی دیکتاتۆریەت جەنگاوە و کاری بۆ هێنانەکایی دموکراسی کردووە بەڕاستی قسەکردن لەسەرەوەی ئەگەر کەسێک لە سەرۆکایەتی هەرێم نەمێنێ هێزی پێشمەرگە ناتوانێت ڕوبەڕووی داعش بێتەوە من پێم وایە ئەمە سوکایەتیکردنە بە قارەمانەتی هێزی پێشمەرگە کە من بەڕاستی لێرەوە سڵاو بۆ یەک بە یەکیانە نێرم ئەوانە پاڵەوانە حەقیقیەکانی ڕوبەڕووبوونەوەی گروپی تەرۆریستی داعشن نەک تاکە کەس لە هەرێمی کوردستان بەڵکو ئەسڵەن سەرپێخستنی زیاتری پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئەبێتە هۆی بەهێزکردنی هەرێمی کوردستان ئەبێت وانەمان وەرگرتبێ لە ڕژێمە دیکتاتۆریەکانی ناوچەکە کە هەمیشە حکمی تاکە کەسی أنا يجب أن أكتفي بهذا القدر لو سمحت خلي أكمل أخي العزيز الكثير من الرسائل الداخلية ولكن عنوان هذا الندوة لا يتفق هذا لا يعني لو سمحت هناك ضيوف آخرون دقيقتين نعم تفضل نسيت لراستيار عن الديمقراطية في كردستان نعم لراستيا حكمي ديكتاتوري ناوچەکان ئەبێەوەی فێر کردبین حکمی تاکە کەسی ئەبێتە هۆی پەرتبوون ئەبێتە هۆی وێرانبوون ئەبێتە هۆی هێنانەکایی ململانێ و ناسەقامگیری سیاسی و لە کۆتاییشە هەر شکست هێنێ ڕژێمە دیکتاتۆریەکانی ناوچەکە هەمویان شکستیان هێناوە نامانەوێت کەس لە هەرێمی کوردستان لە دەرەوەی لوعبەی سیاسی بێت بەڵام ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان ئەبێ بەرمەبنای دیموکراسی و بەرمەبنای دامەزراوە شەرعیەکانی بێ پەرلەمانی کوردستان شەرعیەتی لە خەڵکی کوردستان وەرگرتووە بۆیە پێویستە هەموو کێشە و ململانیەکان لە چوارچێوەی پەرلەمانی کوردستانە یەکلا بکرێتەوە لە کۆتایی ئاڵێم بەڕاستی حکومداری لە سەردەمی ئێستامانە زۆر ئاڵۆزەوە پێویستی بە معریفە هەیە پێویستی بە زانست هەیە بەڕاستی حکومڕانی بە کەسانی نەخوێنەوار ناکرێت چاکسازیش بە کەسانی نەخوێنەوار ناکرێت هیچ تایبەتمەندیەک نەبێت لە هیچ بوارێکە و ئیدعایەوە بکەی کە حکومڕانیەکی باش ئەهێنی تەکایەوە و پێویستە کات کێشەکان بە زووترین کات چارەسەر بکرێن چونکە قوڵبوونەوەی کێشەکان و بەردەوامی کێشەکان ئەبێتە هۆی ئەوەی کە چارەسەرەکانیش لە داهاتووە سەختترە بن زۆر سپاس شكرا جزيلا أنتقل إلى سيد